لە خاڵی پێنجەمە باز لە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەگرانە وەک بەدیل ئەماژە بۆی کە ئەکرێت پەروەردەناسی ڕخنەگرانە وەکو جۆرێک لە ئەڵتەرناتیڤ تەماشا بکەین بۆ پەروەردەی لە کوردستانە هەیە. مەبەست لە پەروەردەناسی ڕخنەگرانە چی ئەگەر بۆ بینەرەکان بکەیت؟ پەروەردەناسی ڕخنەگرانە هەڵبەت بە کوردیکردنی وشەی کریتیکەڵ پێداگۆجیە، نەموتوە مامۆستاتیە فێرکردنی ڕخنەگران، چونکە پێداگۆجی تەنها مامۆستاتی ناگرێتەوە، کۆمەڵێ لایانی فەلسەفی و لایانی کردداری و هەڵوێستی ئەخلاقی و هەڵوێستی سیاسیش ئەگرێتەوە. بۆیە وشەی پەروەردەناسی ئەوەیە کە تۆ هەموو لایەنە تێکچڕژاوەکانی پەروەردە لە مەسەلەکە بێت. پەروەردەناسی ڕخنەگرانە هەرچەنە وشەی ڕخنەی لەگەڵە، بەڵام مانای گلەیی و ناڕازیبوون نییە، بەڵکو میتۆدێکی کارکردنە، شێوازی و ڕوانگەیەکە، جیهانبینیەکە، ڕوانگەیەکە. کۆمەڵی بنەمای هەیە، من لە پێشەکی کتێبەکە هەندێکم لە بنەماکانی هەندێکم لە بنەماکانی نووسیوە. یەکێ لەوانە بۆچوونە لەبارەی معریفەوە. ئایا معریفە شتێکە کە پێشتر دروست کراوە و ئێمە ئێستا تەنها لی تێئەگەین و یا ئەیگوازینەوە، یا شتێکە کە بەردەوام لە مێژوودا دروست ئەکرێت؟ ئایا معریفە شتێکی چەقبەستوو یا شتێکی گۆڕاوە؟ ئایا معریفە شتێکی پیرۆزە و پێیوەست نییە بە سیاستەوە یا کایەکی سیاسیە؟ یەکێ لە نمونونەکان ئەوەی کە 100 ساڵ پێش ئێستا بە معریفە حساب بووە، ئەکرێ ئەمڕۆ بە معریفە حساب نەبوو. یا سیاسەتی ئەوەی کە لای حکوومەتی بەعس با بڵێن معریفە بۆ گرنگ بووە کە حکوومەت گۆڕا، کە سیاسەتەکە گۆڕا، حکوومەتی هەرێم بەلایەوە معریفە نیە و ئەی گۆڕێکەواتە ئەم مامەڵە سیاسیە ئایدۆلۆجی مێژویانە کاریگەری لەسەر معریفە هەیە. یەکێ لەوانە مەسەلەی ئەوەیە کە ئایا معریفە پێک ئەهێنرێت یا ئەگوازرێتەوە؟ ئایا من معلوماتم هەیە و زانیاری ئەدەمە تەلەبەکان بە شێوەیەکی جوان بۆیان دەگوازمەوە، ئەبێت تەلەبەکان وەری بگرن، یا ئەوەتە کایەکە کە لە نێوان مامۆسا و تەلەبە و مامۆسا، کە زۆر جار هەیە سنووری نێوان مامۆسا تەلەبە ڕووناک نییە، دیار نییە، تێکەڵ ئەبێ مامۆستاشە و تەلەبەشە لە هەمان کاتە پێکەوە معریفە دروست ئەەکەین. بۆیە دەکرێت ئەمەی ئەمڕۆ لەم پۆلە ڕوئەدا بەیانی لەگەڵ هەمان خوێندکاران لە ناو هەمان پۆل ڕوونەدا شتێکی تر ڕوو بدات. بۆیە ئەمانە ئەم بۆ چوونانەت هەبوو. بۆ نمونەیەکی لە بنەماکان پەیوەندی تیۆری و کردارە کە بە ئینگلیزی پێڵێن پراکسیس، یعنی کردداری هۆشیارانە، یعنی تۆ کە ئیش ئەەکەیت بەڵام بیر ئەەکەیتەوە. بیرەکە ئیشە وەکوڵە ئەبێتە بزوێنەری کارەکە ئەبێتە دروستکەری بیر. ئەم پەیوەندیە لە بری ئەو پەیوەندی تەقلیدی کە دەڵێ فەلسەفە لە هەسارەیەکە و کردار لە هەسارەیەکە، خوێندنی زانکۆ لە هەسارەیەکە و کاری کێڵگەکان لە هەسارەیەکە، ناوەندە ڕسمەکانی خوێندن شتێکن و کۆمەڵگە شتێکی ترە. ئەم بۆ چوونە ڕەت ئەکاتەوە، دەڵێ ئەمانە پێکەوە پێیوەستن. معریفە لەم پەیوەندی تیۆری و کردارایە. ئەمانە کە وا دەکا کۆمەڵی دەرهاوێشتی سیاسی، کۆمەڵی دەرهاوێشتی کۆمەڵایەتی هەیە. یەکێ لەوانە ئەزمموی کشتیارێک و جوتیارێکی 40 ساڵی نادەی، ئەزمموی کەسێکی تازە کە ئەندازیاری کشت و کاڵێ 4 ساڵ لە زانکۆی خوێندوێتی گرنگتر نییە و بەنرختر نییە لە ئەزمموی 40 ساڵی دای حاجیەک مامە حاجیەک لە کێڵگەکەی خۆیان کار ئەکاو تەنها بە تەماشاکردنی ئاسام ئەزانێت چەندێکی تر باران ئەبارێ. بۆ نمونە ئەمەش معریفەیە، ئەوەش معریفەیە. چۆن وا بکەین ئەمانە پێکەوە گرێ بدرێ و پێکەوە کار بکەن. بۆیە ئەمانە هەڵوێستن ببوورە و ئەمانە میتۆدی کارن و کاردانەوەیان لەسەر شێوازی مامۆسایەتی هەیە، شێوازی مەنهەجدانان هەیە، شێوازی مامەڵەی تەلەبە و مامۆستا هەیە، کاریگەریان لەسەر شێوازی پێکهێنانی سیستەم هەیە. لە جاتی مامۆسا بۆ نمونە چاوەڕێ بکات لە وەزارەتەوە ڕێنمایی بۆ بێ، وەزارەت چاوەڕێ ئەکا مامۆسا ئەزمونونەکە خۆی بۆ بگواز و بڵێ من ئەو شێوە کارم دەوێت بۆم بکەین. بەڵێ بێگومان ئەوە لە بەرنمەیە کە ئێمە لە بەرنمەی پێداگۆگی ئیستەم لێکراوە کە قسەمان لەسەر کتێبی پێداگۆگی ئیستەم لێکراوەی پاڵۆ فرێری کرد، بەشێکی باش لە تێڕوانینەکان سەبارەت بە پێداگۆگی ڕخنەگرانە هەروەها پەیوەندی بیر و کردار بەیەکەوە. تقریبا تۆش لە کتێبەکە ئەماژی زۆر باش و داهێنەرانی خۆتت پێیاوە قزیاتر فراوانت کردوەوە. ئەگەر وەکو دو پرسیارکەم دیارە مانیفستۆکەشتی زۆر باشتیە. من پێم وایە نەخشە ڕێگایە کە گەر ئیشی لەسەر بکەین ئەتوانین زۆرێک لە کێشە پەروەردەیەکانمان چارەسەکەین. بەڵام ئەگەر بین دو پرسیارم لەسەر ئەو دۆخەبێک کە ئێستا پەروەردەی تیا لە هەرێمی کوردستانە، پەروەردەکە تۆش لە ئاماژەی زۆرت پێیاوە زۆر لەگەڵ ئاراستنی و لیبراڵەکانی و ئاراستی کە زیاتر ئیش لەسەر قوڵکردنەوەی جیاوازیەکانەکەوە لە مانیفستۆکەشە ئەوەی کە بۆ من زۆر جێی دڵخۆشی زۆر ئیش لەسەر ئەواکی
ئەبێ پەروەردە ئیشی یەکێک لە ئیشەکانی پەروەردەیەک لە وەزیفەکانی پەروەردە چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتیە. نابێت کۆمەڵی خەڵک بەرەم بێنەکە معریفە و مەهارەتیان جا بەرزتر بێت لە کۆمەڵی خەڵکی تر. ئێستا بەداخەوە لە کوردستانە دوو جۆر لە ناوەندی پەروەردەکردن دروست بوون، ناوەندە ئەهلیە تایبەتیەکان لەگەڵ ناوەندە حکوومیەکانە. ناوەندە حکوومیەکان تا دێن بەرەو داڕزان و وێرانکردنە ڕۆن هەر لە باخچەی ساوانەوە تاوەکو زانکۆکان و ناوەندە تایبەتەکانیش کە خەڵکانی بازرگان لە پشتیەوەن سیستمێکی فێرکاریی تازایان هەیە طبعاً بە ڕەخنەکانمانەوە لی کە ئەکرێ ڕەخنام بکەین. یعنی ئەم دۆخە لە کوردستانە چۆنە تۆ چۆن سەیرەکەیت و تا چەند سەرنجامێکی خراپە بێەوە کوردستان بەرەو جۆرێک لە دابەشبوونی کۆمەڵاتی و لە دروستکردنی دووچینی کۆمەڵاتی تاو جیاوازە بە حەزەکەم دیدی تۆ لەسەر ئەمە بزانم. ڕاستی ینی بەشێکی کێشەکەی ئێمە ئەوەیە چونکە ڕووگەمان هەمیشە لە دەرەوەی خۆمانە و بە تایبەتی ڕووگەمان لە ئەوروپای ڕۆژاوا و باکووری ئەمریکایە بە شێوەیەکی سەرەکی کە هەڵبەت دەرهاوێشتەی مێژووە دەرهاوێشتەی پەیوەندیە سیاسیە جیهانیەکانە هەر لە خۆمانەوە نییە سێری ئەوەکەین کۆمەڵێ هەوکاری هەیە. ئێمە کاتی خۆی کە ئەوان پیشە سازی بوون ئێمە سیستەمان وەکو باسم کە سیستەمان دانابووی پیشە سازی بین ئەمە هەر نەبووین بە پیشە سازی. ئەوان سیستەمان کرد بە وڵاتان هەبوو سیستەمی خۆیان کرد بە سیستەمی سۆشالیستی، ئێمەش هەنە لێرە کردیان زمانی بە سۆشالیستی بوو کردی بە سۆشالیستی هەر نەبووین بە وڵاتی کە وعدی پێدرا بە خەڵک. و ئێستا نیۆلیبرالیزم لە دنیا وەکو بڵێ ئیتر هەژمونێکی هەیە و کولتوری بازاری کۆمپانیا گەورەکان و کولتوری بازار و منافەسە و ملیشکاندن و فێڵ لە یەکترکردن و کۆکردنەوەی زۆرترین داهات لە کەمترین ماوەدا و دروستکردنی بۆ نمونە چەسانەوەی خەڵکی بەنگلادش لە دروستکردنی جلوبەرگا بۆ ئەوی خەڵکی ئەمریکا هەرزانتر جلوبەرگ لەبەر بکەن. ئەم مامەڵەیە وای کردووە تەنانەت کۆمپانیاکان دەسەڵاتی ئەو هێندە باڵایان بەسەر هەندێک وڵاتە هەیە ئەو وڵاتانە کە دەیانەوێت یاسایەک دەربکەن لە قازانجی خۆیان بێ وەکو یاسای چوارچێوەدارکردنی جگەرە کە کۆمپانیای جگەرە دەستی هەبووە لەوەی کە وڵاتێکی دیاریکرا یاسا دەرنەکات دژی بەکار جگەرە کێشان تا ئەو ئاستەیانی ئەم کولتورە ئێستا لە دنیا باوە و ئێمەش دەبینین کە بەرپرسە پەروەردەکان و سەرکردەکانمان بەزانین و بە نەزانینەوە باسی بەستنەوەی خوێندن بە بازاری کارەوە ئەکەن و باز لە عێراقدا هەمیشە پەروەردە بە بازارەوە بەسراوەتەوە بۆیە ئەمە وەزعەکەمانە بازاری جاران بازارێکی داخرا بوو پەروەردەکەمان داخرا بوو ئێستا بازار کراوەتەوە علاساس پەروەردەکە بێکراوە بکەواتە هەمیشە ئێمە هەر لەگەڵ بازارا بووین نەمانتوانی وا بکەین بازار بە دوای پەروەردەوە بێ ینی لە بەرەنجامی ئەمە چێ بێ بەرەنجامی ئەم دابشکاری کۆمەڵە خەڵک مەهارەی زیاتریان هەیە زمان زیاتر زانن وەچوزانم پەروەردەیەکی تایبەتە کرێن هونەرەکان فێرە بن بەڵام لە بەرامبەریشا کۆمەڵە خەڵک لە مەکتەبە حکوومیەکانە بە پەلەپەل 2 سەعاتە خوێنن هیچ مهارێکیان نادرێتێ توان سکیڵەکانی وەکو نووسین و زمان و هونەرەکان فێر نابن ئەمە بە تایبەتیمانە زۆرینن ئەبن زۆرینی کۆمەڵگە وانش کەمی نابن یەکێ لە تێزەکان کە ئەکرێ بۆ کوردستان باش بێ ئەوەیە کە من وای ئەڵێم ئەبێ پەروەردە بدرێتەوە یا بەدەستی خەڵک یا خەڵک پەروەردە بخاتەوە ژێر ڕێکێفی خۆی خەڵک لە وڵاتی دیموکراتیکە خەڵک یعنی ئەو سیستەمە دیموکراتیە کە وڵاتەکە بەڕێوە بە بەڵام لە وڵاتی ئێمە جیایە خەڵک و دەسەڵات گیان بۆیە گرنگە خەڵک پەروەردە بخاتەوە ژێر ڕێکێفی خۆی لە حاڵەت لە سەرەتاوە کە خوێندنی ئەهلی هات من باوەڕما بوتم لەوە ئەچێ خوێندنی ئەهلی بتوانێت ئەمە بکە بەڵام بەداخەوە دوو کێشە هەیە لە مەسەلەی خوێندنی ئەهلی یەکەم یەکی لە بنەماکانی نیۆلیبرالیزم بە ئەهلیکردنی ژیانی گشتیە کە پەروەردە شتێکی گشتیە نابێ ئەهلی بکرێ ینی وەکو شتی تر دیکە نییە وەکو کارەبا نییە بۆ نمونە هەرچەنە کارەبا شتێکی گشتیە بەڵام خەڵک ئەکرێ بێ کارەبا بەڵام ناکرێت بێ پەروەردە بێ بۆیە پەروەردە ناکرێت بە ئەهلی بکرێ ینی کۆمپانیا و دەسەڵاتدارە ئەهلیەکان بڕای لەسەر بدەن ئەمە یەک دوو بەڕاستی ئەمە کە لە کوردستانە هەیە بە شێوەیەکی گشتی ئەمە لە کوردستانە هەیە تەنها لە ڕووە مادیەکەیەوە ئەهلیە ینی قوتابخانەیە خوێنگەیەکی ئەهلی کە پێوتە ئەهلیە ناحکومی تەنها دابینکردنی بودجەکەی حکوومەت نییە بەڕاستە و خۆیی ئەگینا هەمان سیستەمە
هەمان عقلیەتە هەمان بۆچوون هەمان کار دەکا ئەویش هەر دەیەوێت تەلەبەکانی زۆرترین ئیشان دەستکەوێت ئەو دەیەوێت لە بەکەلۆری ئێستاش خوێندنگە ئەهلیە دواناوەندیەکان هەر ئەوەیە کە بەرزترین دەرەجە لە بەکەلۆری بێنە نەک وایان کرد بە سیستەمێکی هەڵسەنگانی دیکە بێن نەگۆڕێ لە لایەکی تریشەوە ئەوانەیە کە ئەهلیەکان بەڕێوەبن هەر حکوومیەکانن چۆن کەرتی تایبەت لە کوردستانە کەرتی تایبەت و کەرتی گشتی جیانین لە ڕاستیدا من دایمە ئەڵێم کەرتی تایبەت دەوامی ئێوارانی جەماعەتی کەردی گشتی ئەهلیەکەش بە هەمان شێوە یعنی تا ئێستش وەزارەت خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە هەر کۆنترۆڵێکی کاملی بەسەریانە هەیە و دەبێت هەمان شتیش ئەوە بکەن ئێستا بۆ نمونە من سبەی دووزبەی ئەگەر قوتابخانەیەکی پرۆگرسیڤ لەوەی با بڵێن جۆن دیوی بێنم و لە کوردستانە پەیڕەوی بکەم هەر وەزارەت خۆی دام ئەخاڵێت تۆ ئیمتحانی کۆتایی ناکەی بۆ نمونە تۆ تاقیکردنەوە ناکەی تۆ ئەو منهەجە ناکەی کە ئێمە ئەڵێن ێکەواتە ئەمە ئەهلی نییە بۆیە ئەمە لەلایەکی ترەوە ئەمەی کە ئێستا کراوە هێندەی تر بۆشایی لە نێوان ئاستەکانی کۆمەلگا دروستەکە بەوەی کە بە ناوی دەرفەتی یەکسان خۆی هەر بوونی سیستەمەکە بە فرتوفێڵی و بە ناوی دەرفەتی یەکسانەوەی شەکان کراوە بەڵام هەرگیز وانە واژ نەبوو واژ نابێت خوێندنی ئەهلی وا ئەکات کۆمەڵە کەس کە خواپێدا و بەتوانە و هەڵبەت کەسانێک هەن کە لە کۆمەڵگە و لە خانەوادەی فەقیرەوە سەرکەوتو ئەبن بەڵام بە شێوەیە گشتی هەر سەرکوتنەکەی ئەوان هەر بۆیە بۆی لە خواپێداوەکان بچن بۆی وەکو ئەوان بکەن بە هەمان شێوە مامەڵە بکەن بە هەمان کورسی دانیشن هەمان سیاران هەبێ هەمان خانویان هەبێت ئەم جاکاری ئەو نێت تۆخ ئەکاتەوە بەداخەوە لە ئێستاە خوێندنی ئەهلی نەک ناتوانێت ببێتە بەدیل بەڵکو بە ناوی ئەهلی بوونەوە تونوتۆڵی ئەکا کە ئەوەش یەکێک لە فێڵەکانی کە نیۆلیبرالیزم لە خەڵکی ئەکا بەڵێ من جگە لە سوپاس شتێکی ترم نەماوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمە بەرنامەکەمان بوو بە ئومێدم کە کتێبی مەلەی دژاوڕەوت و هەروەها نووسینە پەروەردەکان کە تایبەتن بەم بوارە بخوێنەوە تا بەرنامێکی دیکە تا کتێبێکی دیکە ئومێدەوارم هەموو لەش ساغ و تەندروست و بەختەوەر بن دووبارەش سوپاس بۆ تۆ ئوستاز